پەیوەندی نێوان منداڵ و کامێرا و خۆشەویستی چییە؟ منداڵان کاتێک لەدایک دەبن پێش ئەوەی قسە بکەن وەکو کامێرایەک هەموو ڕووداوەکانی دەوروبەریان تۆمار دەکەن. ڕووداوە ناخۆشەکانیش تۆمار دەکەن. شەڕکردنی دایک و باوک، جنێودان، هاوارکردن، ئەشکەنجەدان ئەمانە هەمووی تۆمار دەکات. ئێمادەم ڕووداوە ناخۆشەکان تۆمار دەکا بۆچی ئێمە خۆشەویستی و ڕێزگرتن و وشە جوانەکان نیشانیە منداڵە نەدەین و فێری نەکەین. لەبەرەوەی کاتێک منداڵان پێش ئەوەی قسە بکەن شتەکان وەردەگرن و تۆماری دەکەن ئەوە لە تەمەنێکی دیاریکرا و کاتێک توانای قسەکردنیان دەبێ ئەوە ئەم شتانە دووبارە دەکەنەوە ڕەنگە قسەکان بێ ڕووداوەکان بێ حاڵەتەکان بێ ڕەنگە هەمان شەڕکردنی دایک و باوکەکە دووبارە بکاتەوە لەگەڵ خوشکە بچووکەکەی ڕەنگە هەمان جنێو یان وشەی نەشیاو کە باوکی بە کەسێکی داوە هەمان وشە و هەمان جنێو بەکار بێنێتەوە لەگەڵ هاوڕێیەکی. گرنگە ئێمە کار لەسەر ئەوە بکەین کە منداڵان کاتێک لەدایک دەبن هەموو ڕووداوەکانی دەوروبەریان تۆمار دەکەن بۆیە باشترین شت نیشانی منداڵەکە بدەین. هەرچی حاڵەتی دەرونی ناخۆش هەیە پەیوەندی بە منداڵیەوە هەیە بۆیە پێویستە ئێمە کار لەسەر ئەو حاڵەتانە بکەین کە کاتێک منداڵەکە لەدایک دەبێت تۆماری دە.